هەموو ئان و زەمانێ عەینی قەلغان و سوپەرتانە. بە بۆنەی دەستپێکردنی ساڵی نوێ خوێندنەوە پیرۆزبایەکی گەرم ئاراستەی سەرجەم قوتابیانی هەرێمی کوردستان دەکەم. هیوادارم ساڵێکی پڕخێر و خۆشی بێت و وەداواکاریشم لە بەرپرسان ئەو ئاستەنگانەی کە هاتوۆتە بەردەم پرۆسەی خوێندن ئاوڕێکی جددی لێبەنەوە و ئەو کێشە و گرفتانەمان بۆ چارەسەر بکەن و سوپاسیانەکەم و جارێکی کە پیرۆزباییان لێ یەکەم. زۆر سپاسی مامۆستاکانەکەم کە فێری خوێندنیان کردوم. ئەمڕۆ زۆر دڵخۆشم بۆ ئەوەی کە هاتووم بۆ مەکتەبی بڕیاری شەید ئاسۆ کە خۆم لێرە هەر ئەخوێنم. بەڕاستی زۆر سپاسی مامۆستاکانەکەم. ئەمڕۆ 21 نۆی 2019 یەکەمین زەنگی قوتابخانەکان لە پایرەزگای هەڵەبجە لە قوتابخانەی بولانی حاجی محەممەد بە ئامادەبوونی پایرەزگار و جێگیری پایرەزگار و بەڕێوەبەرە گشتەکانی پەروەردەی هەڵەبجە بەڕێوە چوو. ئومێدەوارین ساڵێکی ئاشتی و ئارامی بێت بۆ ئەوەی ساڵێکی پڕ لە زانیاری بێت بۆ ئەوەی بتوانین ساڵێکی پڕ لە خێر و خۆشی بەڕێ بکەین. پێداویستیەکانەوە ئەخرێتەوە خزمەتی مناڵانی ئەم پارێزگایە و وەکو نەریتێکی ڕۆژانە دێن جوانکاری دەکەین، داروبارەکە خاوێن دەکەنەوە، تەقلیم دەکەین، خاوێن دەکەینەوە. ئەوە ئیشی مەیە، واجبی مەیە. وەڵای یا وڵاتی ئەگەر چاوەدێری باخچەکان بکەن زۆر باشە، چاوەدێری بکەن، نەک بچن تێکدا. لەگەڵ هاتنی وەرزی پاییز ئێمە کارەکانمان دەست پێ دەکەین. کارەکان ئێمە لە وەرزی پاییزدا ئەوەیە بنکۆڵکردنی دارەکانە و ئەو گەڵانەی دەوەرێن ئێمە کۆی دەکەینەوە، پاچی دەکەینەوە، چێلانەوەی دارەکان و ڕێخستنی دارەکانە بە شێواز ئێمە پێی دێنە تەقلیم جوانکاری درەختەکانە. هەندێک داری زیینە وەکم واشنتۆنە ئەم درەختی فیتۆنی، هەندێک درەختی جوانکاریمانە، هەندێک دار گەڵایەکانیان زیاد لە سنووری خۆی شۆر بۆتەوە، ئەوانیش ڕێک دەخەین.